دوین ئامادەکاریانەی هەولێرە بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەی کەرخ لە جامی عێراق یاریەکە لە شاری بەغدا و لەسەر یاریگای یانەی کەرخ ئەنجام دەدرێت لە قۆناغی چارەجی کۆتاییە و براوەی یاریەکە ڕاستەوخۆ دەگاتە یاری پێشکۆتایی بە یەکسانبوونیش پەنا دەبرێتە بەر لێدان یەکلاکەرەوەکان لە خاڵی سزا بۆ یەکلاکردنەوە یانەی براوە. یاریەکە ڕۆژی دووشەمە و لە کاتژمێر 4:45 خولێک ئەنجام دەدرێت. حار الجو فعلا في بغداد. کەشوهەوای بەغدا گەرمە بەردەوام وتومە بەرژەوەندی یاریزان و تەندروستەکەی گرنگترە لە هەر یاریەک. هیوادارم یەکێت تۆپی عێراق چاوێک بەم خاڵەدا بخشێنێتەوە و کاتێک دابنێت گونجاو بێت بۆ یاریەکان. مريحة أوقات يعني ما يكون ضربة شمس تأثر على اللاعبين. مباراة كاس ربع نهائي أكيد مهمة جدا. بێگومان یاری جام لە قۆناغی چارەجی کۆتایی گرنگە بە تایبەت تەنها یەک یاریە و دۆڕان دەرچوونە بە بردنەوە دەگەینە پێشکۆتایی. یاریەکە زۆر گرنگە بۆ هەردوو تیب. دوو تیب لە قۆناغی دووەمی خول بە ئاستێکی بەرز بە دیارکەوتون. یاریەکە قورسە. هیوادارم زەوی یاریگەکە و کەشوهەوا بۆ یاریەکە لەبار بن تاوەکو شتێکی جوان بۆ تۆپی عێراق پێشکەش بکەین کە ئەوەیان گرنگە تاوەکو ئابلۆقەی وەرزشیش لەسەر وڵاتە لا بچێت. الكرة العراقية لأنه بالنهاية احنا يهمنا إنه الكرة العراقية. یانی هەولێر بۆ ئەم یاریە تەواوی یارزانەکانی ئامادەن و ئامادەکاریەکی باشی ئەنجام داوە. تەنها حوسێن عەلی گۆڵپارێز بەهۆی بەشداریکردنی لە جامی ئاسیای خوار 23 ساڵان لەگەڵ هەڵبژاردەی ئۆڵمپی عێراق لە یاریەکە بێبەش دەبێت. با دڵنیاییەوە کارێکی باشمان کردووە بە تایبەت دوای یاری سامەڕە. بیرمان لەسەر یاریەکانی جامە دوای تەواوبوونی خول. یاری جام گرنگە بە تایبەت کەوا دەرچوون بە یەک دۆڕانە. با پشتیوانی خوای گەورە ئامادەین بۆ یاریەکە. دەچین بۆ سەرکەوتن ئینشاءڵڵا. ئەم قۆناغە دەبڕین ئینجا بیر لە یاریەکانی دیکەی خول دەکەینەوە. یاریەکانی قۆناغی چارەجی کۆتایی جامی عێراق دوای چەندین جار دواخرانی دوجار ئەنجام دەدرێت. هەولێر 190 ڕۆژ پێش ئێستا لە قۆناغی 16 لە شوڕتەی پاڵەوانی خولی بردەوە و گەیشتە ئەم قۆناغا بابردنەوەی لە کەرخ ڕوبەڕووی براوەی کلاسیکۆی عێراق دەبێتەوە لە یاری پێشکۆتایی. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.